بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ دیارە لە ئەنجامی ئەو هەموو ڕکلامە ڕەنگا و ڕەنگەی لە ڕابردوودا بۆ دەشتی بەهەشت و فلۆریا و چەندین پرۆژەی وەبەرهێنان کرا لە هەرێمی کوردستان. دیارە ئێستا من لە هەولێرم هەزاران کەس سەریان گرتبوو چۆن لەم نیعمەتەیان بەربکەوێت، بەڵام بەداخەوە بەڕاستی من ئێستا شتێکم بینی بیرەڕێن بەڕێز حەزەکەم دوعاە بکەم وەڵەم یا ڕەب العالەمین دەشتی بەهەشت وەکو ئەم بەهەشتە نەبێت، خۆ مرۆڤێکم تیا نەبینی. اینجا ئێستا هاتوومەتە ئێرە هەندێک لەوانەی کە خاوەن مافن قسەیان هەیە پەیامیان هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ بەڕێوەبەرە گشتیەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان، بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە ئەمان لە ئەنجامی ئەو واژوەی بەڕێوەبەرە گشتیەکان متمانەیان کردووە بەم وەبەرهێنەرانە و ئەم پارانەی کە بە قوربەسەری و بە نەهامەتی پایان کردووە خستیانە دەستی ئەو وەبەرهێنەرانەوە. ئێستا بزانم بۆ نمونە ئەم خوشکێ بەخێر بەی سەرچاوەکانم سپاسە دەکەم. بۆچی داواتان کرد بەرنامەتان بۆ بکەم؟ تۆ چەندێ پارەت فەوتاوە؟ بەخوای ئەمە سێ خانومان هەیە لێرە، 30 دەفتەرمان داوە. 30 دەفتەر؟ بەڵێ. چەند ساڵە چاوەڕێن ئەم پرۆژە دەست پێ بکاتەوە؟ 10 ساڵ زیاتر بوو. هیچ ئومێدێکتان هەیە؟ بەخوای داوە لە حکوومەتی کوردستان دەکەین ئەو مەشروعەمان لۆ جێبەجێ بکاتن. ئەو کاتە چه ئومێدێکتان هەبوو لەژێر کاریگەری چی دایەوە بڕیارتاندا ئەم 30 دەفتەرە بخەنە ناو ئەم پرۆژەیەوە؟ بەخوای کە جێمان لێ بوو ئەو خانوانە دروست دەکەن هاتن ئەمەش تەقدیمان کرد کە ئەو خانوانە زۆر بە ئومێدەوە هاتن ها؟ ئەترسان بەرتان نەکەوە ئەو کاتە؟ ئێستا بۆ نمونە ئێوە چوونەتە ئەو شوێنانی کە واژۆیان کردووە ئیمزایان کردووە بۆ ئەم پرۆژانە چیتان پێ دەڵێن؟ کەس بەدەم داواکاریەکەتانەوە هاتووە بۆی مافەکەتان بۆ وەربگرێتەوە؟ کەس؟ ئەی ئەم 30 دەفتەرەتان فەوتا ئیتر توانیتان خانوو بکردنەوە یا کرێچین هەندێک لەوانە؟ هەندەمان هەبوو لەسەر ئەو خانیەماندانە، یعنی هەندێک لەو خوشکوبرانەی ئێرەتان کڕی ئێستا کرێچین؟ کرێچیش نیمە بەخوای گەڕایمە ماڵی بابم وەڵڵا، یعنی پارەی کرێشم نییە، یعنی خانی بەکرێ بکەین. ئەو زەداوە لە حکوومەتی کوردستان دەکەین ئەو هەموو خەڵکە کە داوا دەکەین مەشروعەکەمان لۆ جێبەجێ بکاتین. سەلوا خان بەخێر بەی سەرچاوەکانم. تۆ چەندت پارە داوە لەم پرۆژەیە بۆ کڕینی خانوو؟ من 12 دەفتەرم دا و تەنیا قستی ڕادەستکردن وا بوو. بپورە چەندت داوە؟ 12 دەفتەر. 12 دەفتەر؟ بەڵێ من مایە پوچ بووم. بۆچی لەم پرۆژەیە خانووت کڕی؟ بۆچی کڕیم؟ چونکە ئێمە خەڵکی بەغدا و خەڵکی پارێزگاکانی ناوەڕاست و باشوور لە سەردەمی تایفەگەری ئازارمان چەشت. کوڕەکەمیان ڕفاند و دوای 6 ڕۆژ شەهیدیان کرد. وای لێ هات زەحمەت بوو زیاتر لە بەغدا بمێنمەوە. لە کاتێکدا من کچی بەغدام، باو باپیرانم بەغدادین، بۆیە بیرمان کردەوە بڕۆین. بۆ کێ بڕۆین؟ من دەمەوێت بەردەوام سەردانی گۆڕی کوڕەکەم بکەم، بۆیە بیرم کردەوە بێن بۆ هەولێر. بە تایبەت هەولێر لە ساڵی 2010 وەکو دوبەی وابوو لە پێشکەوتن و ئاسایش و ڕۆشنبیری و شارستانیت. ئەو بۆ هاتین و ئەم خانووەمان کڕی و بۆ زانیاریت من هەروە هەڕەمەکی نەهاتم و لە خۆمەوەشت بکڕم. من چوون بۆ دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی دڵنیا ببمەوەلەوەی ئەم پرۆژەیە پرۆژەیەکی ڕاستەقینەیە و فێڵی تێدا نییە. خۆم چوون بۆ شارەوانی هەولێر و بەڕێوەبەری شارەوانی جەختی کردەوە کە لە ساڵی 2010 ئافرەتێک بەڕێوەبەر بوو. پێم گوت ئەو پرۆژەیە ڕاستەقینەیە، گوتی بەڵێ و دڵنیا بە. دوای ئەو پرۆژەیە بە ناوی ڕژدی نەبوو، بە ناوی تاتڵسەوە بوو. پەیامە چییە بۆ حکوومەت و دەستەی وەبەرهێنان و لایەنی پەیوەنددار؟ من پەیامەکەم ئاراستەی وەبەرهێنان دەکەم و بە پلەی یەکەم بۆ کاک مەسرور. کاک مەسرور بەڵێنی پێداین، بەڵێنی کەسی ئازاد قەرزە. تەنانەت خودی دکتۆر محەممەد شکری کاتێک خۆپشاندانمان کرد نووسراوی دەستەش هەیە لە مانگی 6 2020. ئەو دەستی لەسەر سنگی دانا و بەڵێنی پێداین و گوتی ساڵ ناسوورێتەوە و پرۆژەی دەشتی بەهەشت چارەسەر دەکرێت. شتی وا ڕووی نەدا، هیچ نەبوو. خەڵکی کوێی؟ کە سوکار لێران، بەڵام لە بەغدادا دەنیشم و لە خانووی کرێ. پەیامە چییە بۆ دەستەی وەبەرهێنان و بۆچی هاتوویتە ئێرە؟ دەمانەوێت پرسیار بکەین چارەسەرێکمان بۆ بدۆزنەوە. باشە چارەسەر چییە؟ یان پارەکانمان بۆ بگەڕێنەوە یان پرۆژەکەت تەواو بکەن و بین و تێی دەراکنیشین. چەندت پارە داوە؟ ئێمە 6 دەفتەرمان داوە. 6 دەفتەر بۆ شوقە بۆ چەند مەتر؟ 120 مەترە.
120 متر يعني اكو على الخريطة باشە نەخشەی هەیە یان شتێکی ون بوو بزرە ینی بوونی نییە تۆ بینیتە شوقەکە شقة مالتك بەڵێ بینیومە لأنه يعني يبيعون بەڵام شوقە فرۆشراوە لە نهۆمی سیانزا بەڵام خۆی باڵەخانەکە دەنهۆمە 10 طوابق نانە لێرێ ئەوە شوقەکەمانە زين كي ترقصيها كاكا جان بخير بي باشي براكم سپاس دەکەم چەندتان ناوە بەم پرۆژە ئێوە دە دەفتەر بۆ چەند مەتر 315 من فيلي ولا هي طابقة بای چەند بوو خۆی بوو چەندی تربی دفترك من یەک دەفتەرت ما بوو والله قصدي اخي كليليا لەگەڵ کلیلی کەی کڕیت ساڵی چەند 2010 2010 صار یعنی هەستت پێ ناکرد کە تۆ پارەتدا و زۆر دوورە لە کلیل شلون يعني یعنی زۆری ماوە بۆ کلیل و یەک دەفتەریشت لا ماوە دە دەفتەرت داوە لە 11 دەفتەر باش ضروري بدايات زور باشي مشروعك باش ضروري حتى 2012 باش ئەی بەرپرسەکانی ئێرە چیانەوت بۆچی ئاوا و ئیفلاسیان ڕاگەاند و ڕۆشت و تەواویان نەکرد والله كاستين هذا وزعك کەس تێنان بجيشت مشروعك ما مشروع 12 صار تساوي باشە تۆ چیت هەیە من خەڵکی بەغدام و نزیکەی 12 ساڵە نیشتەجێ هەولێرم لەگەڵ ڕێزم بۆ کاکسامان و دکتۆر محەممەد شکری کە کۆبوونەوەم لەگەڵیدا هەبووە و هاوکاران هەمویان بەڵام لە دوایین جار من و سەلواخان لە نوێنەرایەتی حکوومەتی یارێمی کوردستان لە بەغدا لەگەڵ فارس عیسا ڕێزی تایبەتیم بۆی هەیە دیدارمان هەبوو لەگەڵیدا و گوتی دەزوەردان لە کەیسەکە دەکات و ژمارە تەلەفۆنی لێ وەرگرتین و گوتی پشتیوان بەخوا بەم نزیکانە پەیوەندیتان پێوە دەکەم بەڵام بەداخەوە تاوەکوی ئێستا کە 9 مانگ دەبێت هیچ پەیوەندیەک نەکراوە دوای ئەوەی خۆپێشاندانیش کرا لەبارەی پرسەکەوە ئێمە هاتین بۆ هەرێمی کوردستان کە ئاسایشی و سەقامگیری هەیە داوا لە بەڕێز کاک مەسرور بارزانی دەکەم کە هەموو ڕێزێکم بۆی هەیە بۆ ئەوەی خۆی دەسوەردان بکات بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام ئێمە گلەیمان لە دەستەی وەبەرهێنان هەیە پرۆژەکە تەواو بووە بە ڕێژەی 175 بۆ 180